نەوت وەک سەرچاوە سەرەکیەکەی داهاتی هەرێمی کوردستان جێ و توێژ و لێکدانەوەی پسپۆڕان و شارەزانی بوارەکەیە. پانێڵێکی زانستی لە زانکۆی چەرم و پرسی نەوت و کێشەکانی تەوەری سەرەکی سێباسی زانستی بوون کە لایەن پسپۆڕان و شارەزانی بوارەکەەوە پێشکەشکران. بەپێی ئامار و داتا و شیکاریانی کە لە بەردەستی هەم دەوڵەتان و هەم خۆشمان و ئەکادیمیان و چاودێرانیش هەیە، ئامارەکان دڵخۆشکەر نین بەوەی کە بەڕاستی لە ئەم توانی بێتمان لە ڕێگەی ئەم سێکتەرەوە لە ڕێگەی کەرتی و زەونۆت و گازەوە سوود و قازانجمان گیانوێ بە خەڵکی هەرێمی کوردستان. بەڕاستی ئێمە نەوتە فرۆشین، ئێمە ئەبێ داهاتەکانی نەوتمان بۆ بگەڕێتەوە. ئێمە وەک ئاماژەم پێکردیانی ئەو داهاتی کە ئەگەڕێتەوە هەرێمی کوردستان زۆر کەمترە لەو داهاتی کە ئەگەڕێ ئەڕوات بۆ چ بۆ زەریبەی وڵاتانی تربێ و چ بۆ ئەو کۆمپانیانە بێت کە لە هەرێمی کوردستان ئیسپسمارەکەن. یعنی بە دەقیقی لە ساڵ 42.7 لە ساڵی 2019 داهاتی نەوت گەڕاوەتەوە بۆ هەرێمی کوردستان. یعنی بەڕاستی ئەمە ڕقمێکی دڵخۆشکەر نییە بەنسبەت ئابووری و بەنسبەت سێکتەری وزە لە هەرێمی کوردستان. حکومەتی هەرێمی کوردستان بەڕێی من پێویستی بە تەجروبەی زیاترە بۆ ئەوەی هەم لە سێکتەری نەوت هەم لە سێکتەرەکانی ترا بتوانێت بەرەو پێشچوون دروست بکات، بتوانێت کێشەی گەورەی کەیسی نەوت و گاز لە کوردستانە ئەوەیە ناشەفافێت زۆرەتیایە. یعنی تۆ ئەو ڕیپۆرتانەی کە لە دیلۆیتەوە بڵاو ئەکرێتەوە پرسیارگەلێکی زۆری دروست کردووە، پێم باشە حکومەتی هەرێمی کوردستان جوابی ئەم پرسیارە نەبداتەوە بۆ هاونیشتمانیان. بەڕای جێگری سەرۆکی زانکۆی چەرم و دۆخی خەڵک و فەرمانبەرانی هەرێم لە ئێستادا باشترین پێوەرە تاکو لە ڕێگەیەوە ڕاستی ئەو لایەنە هەڵپسەنگێندرێت کە حکوومەتی هەرێم چەندە لە بواری نەوتدا سەرکەوتوو بووە. دەبێ بگەڕێنە بۆ واقعی حاڵ و ژیانی خەڵک. ئەو کاتە دەتوانین بڕیار لەسەرەوە بدەین کە تا چەندێک خەڵک سودمەندە هەم لە ڕووی وەرگرتنی ڕاتب هەم لە ڕووی تەواوی ئەو پرۆژە و مەشاریعانەی کە لە کوردستاندا وەستێنراون ویان خراونەوەتەوە گەڕ دەتوانین بڕیار لەسەرەوە بدەین کە ئایا حکومەتی هەرێم بە تەواوەتی توانیوێتی ئەم سێکتەرە بخاتە خزمەتی خەڵکەوە یاننا. لەو پانێڵە زانستیەدا کە بەناو نیشانی کەرتی نەوت و گرفتابووری و کارژێڕەکان ڕێکخرا بوو، نەبوونی پلانی استراتیژی لە بواری نەوت و سوودوەرنەگرتن لە ڕای پسپۆڕان و ئەکادیمیانی بوارەکە بە دوو هۆکاری سەرەکی زاندرا کە کەرتی نەوت لە هەرێم پێش نەکەوتووە. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ.